قایمقامێت لە ناوچەی پیشەسازی دەستیان گرتووە بە سەربڕێکی زۆر گۆشتی خراپبوودا. منەچمە لای کاک شۆڕۆژ نوێنێنی ڤێتەنەری لێرە دەستان بەسەر چی تاگرە و بڕە چی بوو کە لێرە دەستی بەسەر گیراوە؟ بەڵێ سپاس. لیژنەکانمان لە چاوچەوی شوکارەکانیان سەردانیان بەڕادەیان کردوە دیارە لەم بەڕادە کە خاوەن ئیشێک بە کرێ گرتوێتی لەم شوێنە بڕێکی زۆر گۆشتی تیا هەڵگرتووە کە هاوردەیە. ئەم گۆشتە لە دوو بەش پێکاتەوە، بەشێکیان ماوەی بەسەر چوو بوو، بەشێکیان ماوە بەسەرچوونی مابوو. لەبەرەوە لەلایەن لیژنەوە گومان کراکەم گۆشتەش بۆنی ناخۆش بۆ نمونەی لێوەرگرا بۆ موختەبەر لە تاقیگە لە ئەنجامی پشکنی تاقیگەی ما بۆ هاتەوە کە ئەم بەرهەمە نەشیاوە بۆ خواردن بەکار نایەت. دووبارە لەسەر داوای خاوەن شوێنەکە دووبارە داواکاری پێشکەش کرد بە دووبارە پشکنینەوە. دووبارە پشکنەوەمان بۆ بەرهەمەکەی کرد، دووبارە بە هەمان شێوە نەژێ پشکنینەکەی بە هاتەوە کە ناشێ بۆ خواردن. ئەمە هەندی بوو یاخود چی بوو؟ ئەمە گۆشتی بەستوی هاوردێ هەندی خۆی لە ئەساس هەر قەدەغێ هیچ پشکنێکی بۆ ئەنجام نادرێ. ئەم گۆشتە ئەو بڕێکێتە بازارەوە لە بازارەکانی ئێرە هەیە و لە عێراقیشا هەیە بەپێی ئەو بەروارەی کە هەیەی هاتۆتە ناو شارەکەەوە. لەبەرەوە ئەوەی کە ئێمە بەدیمان کرد لەم بەڕادەیە تەنها ئەوە بوو کە بۆنێکی ناخۆشیە بوو بەڕادەکەی. ئیتر ئەم بەڕادی لەسەر کوژاوەوە یا شێوازی هەڵگرنەکەی تەندروست نەبووە. چیلی یەکەن ئەم گۆشە تەلەفەکرێ. بڕەکەی چەند بوو؟ بڕەکەی ئەوەی کە ئێستا ماوە 40 تەنە 20 تەنی لە پێشترا بۆی تەلەف کراوە. واتە ئەو 20 تەنێتیش کە ماوەتەوە ئەوەش تەلەفەکرێ؟ تەلەف کراوە. ئەوە تەلەف کراوە 20 تەنی کە بەسەر چوو بوو ماوەی بەسەر چوو بوو تەلەف کراوە. ئەمەی کە ماوێتی 40 تەنە لە پشکنی نادەر نەچۆیش تەلەفی بووە. ڕێکاری یاسای چی ژێتە بەرەبەرە کەسە؟ بەجددی ئیتر ئەمە ڕێکاری یاسایەکەی گیراوەتە بەر لە قایمقامێت بە تەلەفکردنەکەی کە بڕێکی زۆرە و پێبژاردنیشی هەیە. زۆر سپاس.